کاتژمێر دەی بەیانی نەبووە بڕێک لە خەڵک خەوتون و بڕێکی تر سەرڕەبانی زوو کاتژمێر پێنجی بەیانی خەریکی وەرزشی بە پێڕۆشتنی خێرا و ڕاکردن و سەرشاخ بوون کە ئەمانە با وەرزشە هەواییەکان ناسراون یان بە وەرشەکانی کاردیۆ کە ئەڵقەی داهاتووی چارە باسییان بابەتە عاقید بەڵام ئێستش هەر بەم بەیانی زووە کۆمەڵێک خەڵک هاتوونەتە ئێرە و لە ناو هۆڵێشی لەشجوانی خەریکی ڕاهێنان و یان ئەوەی کە من پێڵم ڕاهێزانن هێزی خۆیان زیاد دەکەن هەر لە پێشەشی بەرنامەکە بینیتان کە ئەمەی کە من زۆر بەکارهێنم بریتە لە ڕێنمایی و ڕێبەری و ئامۆژگاری حکومەتی بەریتانیا بۆ تەندروستیشی باش کە جۆری وەشەکانی جیا کردوتەوە لە پێشەشی بەرنامەکە بینیتان بەڵام هەر لەم ڕێبەریە باسی ئەوە کراوە کە دەبێت هەموو کەسێک لە هەفتەیەکدا 2 ڕۆژ یاری بەهێزکردن و پتەوکردن بکات یان بە یاریەکانی قورسایی ناویان بەرین جابوومە بەستا ئەو پرسیارە قسە زۆر هەڵەگرێ پێم خۆشە لەگەڵ کەسێک قسە بکەم کە بۆ خۆی بڕوانامەی زانکۆکەی لا بواری وەرزشایە و یان بڕوانامەی خوێندنەکەی لە بواری وەرزشایە و جگە لەوەش ماوەی 20 ساڵ زیاترە ڕاهێنەرە ئەمە هیچ کەسێک نییە جگە لە بەڕێز و خۆشەویست مامۆستا زرنگ سالار زۆر سپاس دکتۆری بەڕێز باین باش بانی باش لە سال مامۆستا با من لێەوە دەست پێ بکەم بەڵێ من و تۆ زۆر دەمێکە قساکەین دێکەوە هەم لەسەر تەلەڤزیۆن و هەم بە ناڕەسمی شۆک و هاوڕێ وەکو ڕاهێنەرێک هەڵبەت کە ڕاهێنەری من کە نیست بەڵام زۆزە لە پرس و ڕاپرسەت پێەکەم من زۆر لەگەڵ کاردیۆیە لەگەڵ وەرشە هەوایەکانە شاخەکەم ڕاکردنەکەم پاسکیلەکەم و زۆرێک ژە بینەرەکانمەوە ئازان بەڵام لە ڕێنماکان حکومەتی بەریتانیا ئاڵە بۆی کە تۆ تەندروستیت باش بووی کە ئێستان و ماسوولکەکانت باش بێ هەفتەی 2 ڕۆژیش ئاسن بکە هەفتەی 2 ڕۆژ ڕاهێنانەکانی پتەوکردن و بەهێزکردن بکات بۆ دکتۆری بەڕێز ئەو ڕاهێنانەی کە جەنابەت بە فەڤۆریت و پەسەند دێزانی وەکو ڕاهێنانی هەواییەکان و تاباتە و ستامینا و کاردیۆ هەموو بابەتەکانی بەڵێ هاوڕام لەگەڵ جەنابتە سووری خوێنە چالاکەکە ڕێژێکی باشتری ئۆکسجین وەرەگری ئەبی بە خاوەنی قوتێک و ئیندۆرانسێکی زۆر باش وەکو تەحمل بەڵام گەورەبوون و بەهێزبوونی ماسوولکە بابێکی ترە جارە باسی گەورەبوون مەکە باش بۆ نمونە ئێستا لە ڕووی سوودە زانستیەکەیەوە وەرشەکانی هەواییەکان کاردیۆ شاخ و ڕاکردن و پاسکیل و مەلەش بۆ دڵ باشە بۆ مێشک باشە بیری مرۆڤ چالاگەکە هەموو ئەوانە باشە ئەم مەسەلەی ئاسنە ئەم مەسەلەی قورساییە چ سوودێکی بۆ لەشی مرۆڤ هەیە سوودەکە ئەوەیە کاک دکتۆر تۆ ئەو جوڵانی کە یەکەم جار باسێ کردتم هاوڕام لەگەڵتا بە یارمەتیی ئەو جوڵاناکەی ماسوولکەکە باش خودی ماسوولەکەش خۆی پێویستی بە بەهێزکردن هەیە باش ئەو قورسایی کە بەکارێت منیش لەگەڵ تام بەڵێ یاریزان کێتە لە ئێمە بەرنامەی ئینێ ئەگە ستایلێکی وەکو جەنابتی هەبێ پێی ئەڵێن هەفتەی 2 تا 3 جار بۆ تێبچی لە هۆڵێکی لە جوانی یاریاسن کەیت یعنی قورسایی بەکاربێنی بۆ سەر ماسوولکەکانت لەبەر خاتری چی لە ڕوو ئەناتۆمیەکەوە جەنابەت شارەزای ڕیشاڵی ماسوولکە لە خانە پێگەی خانەکانیش ئەکتین و میۆسینی تایە ئەم ئەکتین و میۆسینە چەندێ پێویستی بە جوڵەیەکی بەردەوامی ماوە درێژ هەیە کە لۆنگ تێرمە بەقەدەر ئەوەش پێویستی بە قورسایی هەیە بۆ ئەوەی حەجمی خانەکە گەورە بکەی تاوەکو بتوانێت لاشەی تۆ بخاتە سەر بابی ئەوەی کە ڕاهێنانە هەوایەکانت بەباشی بۆ بکرێت کەوا بوو بەڵێ لە ڕووی دڵنیاییەوە نا لە ڕووی ئیجباریەوە ئەیڵێن هەفتەی 2 جار پێویستە ماسوولکە بە زەبری مەشینەری ئەگەر جیهاز بێ یاوەخود شەفت و دومڵز بێ کە فریوەیتن قورسایی بخرێتە سەری بۆ گەورەبوون و بەهێزبوونی ماسوولکەکە تا کارە ئەندامەکانی دریشە بۆ جێبەجێ یعنی بۆی کە تۆ دڵت سەلامەت بێت گەڵی پێویستە بە ڕاکردن پێویست بۆ قورسایش بکەیتە سەر ماسوولکەکە لەبەروی کە ماسوولکەکە کە خۆتی پیا کرد دوای ئەوە تۆ باشتر ئەتوانێت ڕاوکەیت باشە هەفتەی 2 ڕۆژ پێویستە بۆ هەر کەسێکی وەکو من کە ئاسم قورسایی بکە بەڵنیاییەوە بۆ هاوڵاتیانی گشتی قسەکانمانە باشە ئەو 2 ڕۆژە هەر ڕۆژی چەندێکی کات پێویستە لە هۆڵێکی عالەم شێوا بەسەری بەرێ ئێمە قسەکەمان گشتی بۆ هەموو کەسێکە کە بێ لەشێکی تەندروست و چالاکیە بێ ئێمە باسی پاڵەوانەتی ناکەین ئەو بڕە تەمرینەی کە پێویستێتی ئەو بڕە لۆدەی کە ئێوە بیخاتە سەر خانەی ماسوولکەکانی پێویستی بە 45 بۆ 6 دقیقە زیاتر نیە لەم 45 بۆ 6 دقیقەیە سەرلەبەری ماسوولکەکانی لە هەفتەی 2 جارە دابەشی 2 ڕۆژەکات ڕۆژێکیان ئەو ماسوولکانەی کە با بڵێن پیانەترێت تەمارینی دافع ئەوانی کە پرێسن ڕۆژێکی دیژیان تەمارینی ڕاکێشانەکان کە سەحبن بە کۆی گشتی 45 بۆ 6 دقیقە پێرفێکتە کاملە پڕاوپڕە
باشە لەوەی کە هاتنە سەر باسی کۆمەڵێکیان ڕاکێش و کۆمەڵێکیشان پاڵنان. پاڵەنی لەم وەرزشانەیە کە هەمووی بەکارهێنانی قورساییە گرنگە بۆ ئێوە کەسێک دمبڵوسێک بگرێ بەدەستیەوە کێشی کەم بێت و ژمارەی بەکارهێنانەکانی زۆر بێ یان کێشی قورس بێت و ژمارەی دووبارەکردنەوەکانی کەم بێ باش کاک دکتۆر ئەتوانین بڵین هەموو یاری لە ژوانی لەسەر ئەو دوو تیۆریە ئەو دوو نەڵزەری و بیردۆزی کە جەنابەت باسەکە لەسەر ئەوە وەستاوە هەتاوەکو کێش کەم بێ تۆ ڕێپێتیشن تیکرارت زۆرە هەتا کێشی قورس بەکاربێنی تیکرارت کەم پێەکرێ بەڵام ئەمانیش هەر یەکان بەکارهێنانی خۆی هەیە ئێمە وتمان قسەمان بۆ گشتیە پێویستمان بە قورسایی زۆر و وەزنی کەم نییە چونکە ئەوە لە بابی بەڵکینە ئیشمان پێیەتی بەڵام عادەتەن بۆ ئەو مەبەستەی کە جەنابەت بۆ گشتی قساکەی پێویستمان بە تیکرارێکە کە لە بینی 8 بۆ 12 ژمارەیە بێ بە وەزنێکی مام ناوەند وەزنەکە زۆر سووک بێ لە ئاسن دەرەچێت زۆر قورسیش بێ بابی بەڵکینە ئەوەی کە جەنابەت مەبەستە و بیگەنی بە بینەرەکانت لە تیکراری 8 بۆ 12 هەم ماسوولکەکە لە ڕووی شکڵەوە گۆڕێ هەم لە ڕووی قوتیشەوە گۆڕێ